لژنەی ناوجیوانان لە یەکێتی تۆپپێی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژناوانی وەڵامی هەموو ئەو ڕەخنانە دەداتەوە کە لیان گیراوە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوونکردنەوەیەکیان لەو بارەوە بڵاو کردەوە. ئەمە بە جوانترین شێوە اختیبارەکانمان ئەنجام دەدەین. ئەو ناوبیژوانانەش لەو اختیبارانە دەرنەچی بۆی نییە ناوبیژوانەتی بکاتن لە گەمەی ئەرارات و پێشمەرگە. ئەمە تەمەشای ڤیدیۆ تێستەکانمان کرد کە کوردستان زاهیر ناوبیژوانی بوو. دیتمان ئەو حالەتانەی کە کردیتی هیچ مخالفەی قانون نیە، بەڵکو ڕوحی قانونیشە. ئەو قەرارانەیدایە هەمووی تەواوە، هیچ کێشە تێدا نەبووە. تەنها لە دوو جێ نەبیتن، ئەویش کە پەنەرتێکە بووە لۆیانەی پێشمەرگە هەژمار نەکراوە و ئۆفساید گۆڵەشیان ئیلغا کردەوە کە ئۆفساید نەبوو کردیانە ئۆفساید. ئەمە لەسەر هەندێک قەرارمان لەسەر کوردەدایە. و لە گەمەی نەورۆز و گازی باکووریش کە توانە عوسمان و هاوسەر محەممەد بووینە کە توانە عوسمان لە تۆپەکە زۆر دوورە، پەنەرتێکی 100% تێدایە لۆ یانەی نەورۆز کە لێ نەدراوە. ئەمە لە سەویش قەرارماندایە کە ناوبیژوانەکانمان عقوبەدایە. بەڕاستی یەکێتی ناو تۆپی کوردستان بە هیچ شێوەیەک تەداخلی لیژنەی ناوبیژوانان ناکە. ئەمە هەفتانە دەین لێرە سەعاتدا ئەو ناوبیژوانە ئەو یاریانە هەیە ناوبیژوانیان لۆ ئامادە دەکەین و دەڵێن ناوبیژوان تیکرار دەبێتەوە. بەلێ تیکرار دەبێتەوە. ئەمە تەمەشا دەکەین لە خولی ئیسپانیا، لە خولی ئینگلتەرا، لە خولی ئەڵمان دەمەشا دەکەن. ئەو ناوبیژوانانەی چاکن کارانە ئەوان ناوبیژوانەتی دەکەن.